نزیکەی 10 ساڵە لە گەڕەکی 36ەکانی چوارچرا لە باشووری سلێمانی نیشتەجێیە. بەهۆی بێخزمەتگوزاریەوە ناچار بووە خانووەکەی بخاتە سەر سەودا و مامەڵە. شەوقی عەباس تەمەنی 61 ساڵە و مامۆستای خانەنشینە. وەک خۆی دەڵێت نزیکەی 20,000 دۆلارم لەم خانوودا خەرج کردووە. دوای 10 ساڵ و بەهۆی بێئاوی و بێخزمەتگوزاری گەڕەکەکەمان ئێستا 10,000 دۆلارم بۆ دەکات. گەڕەکی 36ەکانی چوارچرا تۆڕی ئاوی نییە. شارەوانی سلێمانیش تەنیا ئاوەڕۆی سندوقی بۆ ناوچەکە جێبەجێ کردووە. ئاویشمان نییە، ئاو بەتەنکەر بۆمان دێ ئەڵی لە مجەمەعین زمانی زوورەڵی لە ئۆردوگاکانی زمانی حیزبی بەعسین. بەڕاستی یار کەس ئاگای لەم شوێنانە نەماوە، نازانم هەموو بۆ شوقەکان و ئیتر هەموو بۆ vێلاکان ئەم ئیشانە ئاکرێت. بە ئاوڕەشی لەم خەڵکە بنەوە، ئەم خەڵکەش هەردە سۆزی ئەم حکومەتەیە، خەڵک لەگەڵ حکومەتایە. ئیتر نازانم هەتا کەی لێرە ئیدارەکەی تر وامالی هاتۆ کەەوە زانیمانیشمان بۆ نەکرێت خانوەکانمان بفرۆشین، هەمووشی پارەی زۆری تێژەوە. بەخوام خانووی کە من ئەبینی ئێستا 18 دەفتەری تێچووە، وەڵڵاهی مشتریە هێنم بۆی بۆم بفرۆشیاڵەکە کە نایدێ بەدە دەفتەر. مەعقولە کاکە گیان. ژمارەی ماڵەکان زیاترە لە 1200 ماڵ و بەشێک لە گەڕەکەکانی دەوروبەری ئەم گەڕەکە خزمەتگوزاریان پێگەیشتووە، بەڵام لەم نێوەندەدا ئەم گەڕەکە جێهێڵراوە و دیاریش نییە کەی دەستی خزمەتگوزاری پێدەگات. والله بەس کورە بۆڵە بێ خزمەتگوزارین قەسەم بەخوای تا ئێستا من بیرم هەیە ئای بەلوعە هەر نابینم. پێویستمان بە وڵای پێویستمان بە خزمەتگوزاری، پێویستمان بە کۆمکرێتی ئەم سەرجادانەیە بۆمە بکرێ. زستان وەرێ ناتوانین دەرچیت، هەوە حاڵنی ئێمەیتیاین، ئەوە ژیانی ئێمەیتیاین. وەرە لایکی چاکن نیوان چاک نەکردووە چی خۆڵ پیسێ بۆمە ئەو تا ئەگەر تەڵسویکە کردویان تا ئەملاوە ئەی بۆ دوو فەرعە چاکن باقی چاک ناکەن. بە خانوان هەمووی تاپۆیارە. ئێستا ئاوەکەمان نییە خزمەتگوزاری بڵین نەقیتانە هیچ شتێک. ئەم خانوانی تازە دووسانگودانی خۆشتان باش بزانن ئەوە تا هەمووی ئاوی هەیە و خزمەتگوزاری بۆ کراوە. ئێمە هیچ شتێکمان بۆ نەکراوە، هیچیان کەسێ نایە بۆم گەڕەکە بزانە کێشە و مەعاناتی چییە. هەر قیتابیش نیە تا نایبینی هاوینمان لێ تۆز و خۆڵان غەرقە بین زستان هە قوڕاوە ئەو تا بیرێکمان هەیە بەخوا بیرەکە تا ئێستا وشی کردووە. ئێمە 3 مانگ لەم خانوویە ئەبێ ئاو بکڕین، ئەومان نییە. وا جارێ ئاو کرد دوان کڕویسیان کرد بە ئاوکردن ئینسانە ژی نە بەخوا ناژی. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و دەستی کەوتووە، 2 هۆکار لەم پەڕن لە بەردەم قیتاوکردنی گەڕەکەکە. هۆکاری یەکەم جێبەجێ نەکردنی پرۆژەی ڕاکێشانی تۆڕی ئاوا. هۆکاری دووەمیش بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بە مەبەستی دابینکردنی 120 میلیارد دیناری راهاتی ناوخۆ بۆ موچە تەواوی پرۆژە خزمەتگوزاریەکان ڕاگیراوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.